لەسەر ئەم پرسە بێپلانی و هەژاری کە ئێستا تەنگی بە عێراق هەڵچنیوە، من میوانێکم هەیە محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی کە لە عەمانەوە لەگەڵمە. ئەم کاتت باش بەڕێز زەیدی، عێراق بەو هەموو سەروەت و سامانەوە شایانی ئەوەیە کە ڕێژەی هەژاریەکەی بەم جۆرە بێ؟ مساء الخير عليكم وعلى ئێوارە باش لە ئێوە کارمەندانی کەناڵەکە هەروها لە بینەران. بەڵێ لە ڕاستیدا عێراق شایانی ئەوە نییە کە ڕێژەی هەژاری بەم جۆرە بێت کە بگاتە ڕێژەی ١٨٠ هاوڵاتیان هەژارن. ئەمانە هەمووی هۆکارەکەی گەندەڵیە کە بووەتە هۆکارێک لە عێراقدا چەندین ئاڵنگاری ڕوو بدات، چەندین کاری نەخوازرا و ڕوو بدات. باش هەوڵ هەبووە لە ڕابردووە و ئێساش زۆر جار بەرپرسانی عێراق قسە لەسەرەوەکەن کە بە تایبەتی کە باسی گەندەڵی کرد، هەوڵیان کە گەندەڵی بنەبڕ بکەن. ئەم هەوڵانیان تا چەند جێی خۆی گرتووە و بووەتە ینی هۆکارێکی باش بۆ بنەبڕکردنی ئەم دیاردا. الحقيقة لە ڕاستیدا بابەتی گەندەڵی لە وەزارەتەکانی عێراقدا یاخود لە حکوومەتی عێراقدا بووەتە بابەتێکی سیاسی و ڕۆسۆ بە ناوی سەردەم سێکتەرەکاندا لە وەزارەتەکاندا لە نێو حکوومەتدا وەکو دەزانن لە نێو حکوومەتدا ئێمە وەکو چاڵەکوانەکان دەبینین کە لە عێراقدا چی ڕوودات، بینیمان کە چەندین گەندەڵی ڕوویداوە. بۆ نمونە لە وەزارەتی کارەبادا چەندین بابەتی گەندەڵی هەبووە کە هەموو ئەمانە دەرخەری ئەوەن گەندەڵی زۆر لە عێراقدا هەیە، چەندین ملیار دۆلار بۆ تۆی گەندەڵی. ئایا دەپرسین ئەم پارانە لە شوێ دێن؟ ئایا ئەم پارانە پارەی خەڵک نین؟ بێگومان وەیە ئەمانە هەموو ئەم بابەتانی کە لە وەزارەتەکان ڕوودەدا یاخود لە گەندەڵی لە عێراقدا ڕوودەدات هەموو بەهۆی ڕەشوەت بووە. چەند لایەنێک پەیدا بوون لە عێراقدا بە تایبەتی لە بەغداددا کە بوونەتە کەڵەگا بەسەر حکوومەتدا و بەڕێوە دەبن، ئەم گەندەڵیانە بەڕێوە دەبن. باش هەر گەندەڵیە یان هۆکاری دیکەش هەیە؟ بەڵێ بێکاری هەموو ئەمانەیە بۆ هۆکارە بۆ گەندەڵی. دەبینین کە خەڵک لە ئێستادا موچەی نییە، موچەیەکی ئۆتۆی نییە یاخود ئەمە پارێکی ئۆتۆی نییە کە ژانی خۆی پێبەڕێ بە. ئەمانە هەموو دەبنە هۆی ئەوەی گەندەڵی. لە عێراقدا کاتێک موچەخۆرێک دەبین 500,000 وەردەگرێت، ئەمە بەڕاستی کەمە. کاتێک دەبین 500,000 وەردەگرێت، کاتێکدا خانوەکەی ملیۆنێک دۆلار ملیۆنێک دینار لە کرێدایە. ئەمە گەندەڵیە، ئەمە دەبێتە هۆی گەندەڵی. خەڵک لەکوێ پارە پەیدا بکات. ئەمە هۆکاری ئەوەن کە لە عێراقدا گەندەڵی ڕووبدات کە بێتە هۆی گەندەڵی زۆر گەورە لە وڵاتەکەدا، بە تایبەتی ئەو دۆخی کە دەیبینی لە ڕووی سیاسیەوە هاتوتارەوە. ئەی بێپلانی حکوومەت ینی چه کاریگەریەکی لەسەر هەبووە؟ پێی وانییە حکوومەت لە ماوەی چەندین ساڵی ڕابردووە ئەم هەموو پارەی لە بەردەسا بووە، نەیتوانیوە پلانێکی تۆکمەی هەبێ بۆ بەگەڕخستنی گەنجان، خۆ ئەگەر لە کەرتی گشتیان نەبێت لە کەرتی تایبەت هابێت بۆ ئەوەی ئاوا بۆ شێوازە ڕوو نەکەنە شەڕکردن بەکرێ بۆ وڵاتێکی تر. بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە، دەستخۆشیت لێ دەکەم. هێزەکانی عێراقی بە هیچ جۆرێک ئاگداری لایەنی عێراق یاخود خەڵکی خۆی نییە. عێراق دەستی ئێران ماست دەکات یاخود دەستی ئیسرائیل یاخود دەبینین کە ئەمە دۆخێکە و بەئاشکرا دەیبینین کە چی ڕوودەدات لە عێراقدا. بەداخەوە کە هاوڵاتیان دەچن بۆ لە ئۆکرانیا شەڕ دەکەن، ئەمە دەبینین هۆکارێک ڕوویداوە. باش بینیمان پارساڵ کە سەرژمێری لە عێراقا بە پرۆسەی ئەنجام درا. ئێستا عێراق بەرچاوی ڕوونە. پێت وایە ئەو ڕقم و ئەو ژمارە و داتایانەی کە لە پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراقا بە تایبەتی بە نسبەت گەنجانەوە کەوتنە بەردەست و ئاشکرا بوون یان
حساب کرا کاریگەریە بێ لەسەرەوەی عێراق پلانێکی تۆکمەی هەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەم کێشە و گرفتە بە تایبەتی کێشەی هەژاری و بێکاری چارەسەر بکات لە نێو گەنجانە. برا بەڕێزەکەم بێکاری توانم بڵێم هۆکارێکی سەرشی نییە بۆ گەندەڵی چەندین هۆکار دیکە هەیە ئەگەر ببین لە بەغداد چۆنە خەڵک چۆن دەژی لە بەغداد ئەگەر باردا دەکەن لە نێوان بەغدا و هەولێردا شەقامەکانی چۆن بەغدا شەقامەکانی چۆنە و هەولێر شەقامەکانی چۆنە یاخود وەبەرهێنان لە بەغداددا وەبەرهێنان چۆنە و لە هەولێردا چۆنە نمونەکەم پێ بدە ئایا لە بەغدادا هیچ زۆرە پرۆژەیەشی ئەوتۆ هەیە باسی لێەوە بکەین بە هیچ زۆرێک وانە ئێمە دەبینین کە لە بەغدادا بێکاری هۆکارێکی سەرەکینی بۆ گەندەڵی بەڵکو چەندین هۆکاری دیکە هەیە کە حکوومەت هۆکاری سەرچی بۆ ئەم گەندەڵیە کە بۆتە هۆی ئەوەی گەندەڵی لە عێراقدا دروست بێت کە گەندەڵی زۆر هەیە لە وڵاتەکە. زۆر باش باستەوەکرێت لەگەڵەوەی گەنجانی خۆمان بێکارن لە عێراقا بەڵام ژمارەیەکی زۆر لە گەنجی وڵاتانی دیکە هاتوون لە عێراقا کاریان دەسەکەوێت ئەمە چۆن لێیەکە دەیت؟ بەڵێ ئەمە ڕاستیەکە و دەبینین کە وەکو ڕاکێنکاریش دەبینین کە لە عێراقدا چەندین کەس هاتوون بۆ نمونە وەکو لە عێراقدا ئەو کەسی لە ڕێستۆرانتێک کار دەکات سووریە یاخود ئەوەی کە لە ڕێستۆرانتەکە کار دەکات و خاوێن دەکات و بەنگلادێشیە لە چەندین شوێنی دیکەدا بەڵام پێچەوانەوە ئەوەی کە بێکارە و کاری دەست ناکەوێت عێراقیە بەداخەوە ئەمە دەبینی لە وڵاتە ڕوودا چەندین کەسی بیانی هاتوونەتە عێراق کاریان دەدۆزنەوە کار دەدۆزنەوە کە لە سووریاوە هاتوون لە بەنگلادێشەوە هاتوون کاری خۆیان دەدۆزنەوە هەموو ئەمانە پەیوەندیەکانی عێراقێ لەگەڵ وڵاتانی دەرەوە. دەتوانم بڵێم ئەگەر عێراق بە زۆرێک لە زۆرەکان کاری کردە بۆ ئەوەی کار بۆ هاوڵاتیانی دۆزێتەوە بە هیچ زۆرێک وانە دەبوو ئەمە دۆخێکە و حاشا هەڵنەگرێت کە چەندین کەس دەبینین لە بەغدادا دۆخەکە بە زۆرێک لە زۆرەکان زۆر خراپە سەیری هەولێر بکەین بە زۆرێک لە زۆرەکان وان نییە خەڵک کاری خۆی دەکات بەڵام لە بەغدادا بەم شێوە نیە دۆخەکە چەندین کەسی بیانی هاتوون کە لە کار دەکەن ئەمانە هەموو بۆ سپیکردنەوەی پارەن من پێم وایە. باشە محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی لە عەمانەوە لەگەڵمان بووی سپاس بۆت.